سڵاوی خواتان لێبێت لە وڵاتێکین کە کوردستانە بەدەیها نیعمەت خوای پەروەردگار لەگەڵ ئەم خاک و وڵات و میلەتەی کردووە، بەڵام بەداخەوە کاربەدەستانێک حکمی ئەم وڵاتە بەڕێوە دەبن سوودیان لە دەرفەت و نیعمەتەکانی خوای پەروەردگار نەبینیوە، بەڵکو لەو هەموو دەرفەت و کاتە لە بارانەی کە ڕەخساو بووە تێیدا خزمەتی خاک و وڵات و ئەم نیشتیمانە بکەن، هیچی نەبیندراوە کە سوود لەو هەموو سامانە گشتەی ئەم وڵاتی ئێمە وەربگیرێت. دروشمەکان زۆر بریقەدارن، لە نزیک بوونەوەی سەردەم و کاتی هەڵبژاردنەکان بەڵێنی زۆر گەورەتر بە خەڵک دەدرێن، بەڵام لە بواری کرداریەوە کوا بەڵێنەکانیان. ئەو شوێنەی ئێمە لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین، ئەم دۆڵە لەوێوە وەک دەبینن ڕووبارێک دێتە خوارێ ئەو هەموو سامانە گشتیەی وڵات بەرەو خواروی عێراق دەڕوات کە لە سەروی سیدەکانەوە ئەو ئاوە دێتە خوار. لە پشتمەوە ئەو ڕووبارەی لە دەڤەری باڵەکایەتی و لە بێخاڵەوە دێتە خوار، لێرەوە یەک دەگرن و بەرەو بێخمە دەڕۆن و ئەویش بەرەو خواروی عێراق. کاتی خۆی ڕژێمی پێشوو سەدام بیری لەوە کردبەوە کە گەورەترین بەنداوی بێخمە دروست کات و چەندین پرۆژەی گەورە لە پشتی ئەوەوە بەرهەم بهێنرێت و بەڵکو عێراق و ئەم دەڤەرە فراوانە و شەرق الئەوسەد ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازێکی گشتی لێی بەهرەمەند بێ. بایەخدانی زیاتر لە سامانی ماسی، کەرتی گەشتیاری و کەرتی بۆ نمونە بازرگانی بە هەمان شێوە ئێحتیمامدانێکی دیکە بە ژینگە و بەرەو پێشچوونی بابەتی زراعەش و ئێحتیمامدانی گشتی. من دیسان دەڵێم خۆزیە بەرپرسەکان لە بری دەسەڵاتێکی نادادپەروەر، لە بری خەڵککردنە کۆیلە، لە بردی بەرزکردنەوەی کۆمەڵێک دروشمی بێبنەما ئاوا دەرفەتی باش لە بەردەست بوو ئەو پرۆژانە بە بەرهەم بگەێن و سەرنجامی باشیان لێ دروست بکرێت و خەڵک چیتر دەنگی ناڕزایی لێ بەرز نەبێتەوە. بەتەکید بەشێکی هاوڵاتیانمان دواند لەو دەڤەر و مەنتیقانە کە لە نزیکەوە بینیمانن، فەرموو لەم هەموو نیعمەتە و لەو هەموو دیاریانەی خوای پەروەردگار ئەم ساڵ خەڵکێکی زۆر لەو دەڤەر و حەوزەی سۆرانە مەحروم بووە، ڕۆژانە 1 سەعات ئاوی سروشتیان هەبووە بۆ خواردن و پێداویستی ڕۆژانە. بە هەمان شێوە لە هەولێر ئەزمەی ئاومان هەیە، لە هەموو ناوچەکانی کوردستان ئەم هەموو ئاوەش بە فیرۆ دەڕوا و سوودی لێ نابیندرێ. ئەگەر بەرپرسە باڵاکان لە ڕاستیدا لە خەمی بژانەوەی ئام وڵاتن، لە خەمی وەبەرهێنانن، هیچ پێویستیەک لەو وڵاتەی ئێمە لێی بێبەهر نابین، بەڵکو دەتوانین جارێکی دیکە ئەم وڵاتە بە کردار و بە پرۆژەی گرنگتر ببوژێنینەوە، دڵی خەڵک و جەماوەر خۆش بکەین. بەڕێزان، وەک دەگوترێ خەمی ئەم وڵاتە هێندە زۆرن، لە هەر بابەتێکەوە دەتەوێت قسە بکەی نازانی پەنجە بخەیە سەر کام برین، نازانی شێوازی زۆری چارەسەرەکە لەکوێوە دابنین و خاڵ بخەینە سەر پیتەکان. بەڵێ ئەلەم شوێنە کە دەبینین ئەو مەسافە گەورەیە لە زستانان جارێکی دیکە خوای پەروەردگار نیعمەتی ئاسمان دەبارێنی بەسەر زەوی و ئەو بارانە دەبارێنی. طبعاً ئەو ساڵ ئاگدار بوون، ساڵی ڕۆیشتوو ڕێژەی بارانێکی زۆر کە بوویە هۆی لافا و بەرزبوونەوەی ئاستی ئاو لەم دۆڵە قوڵە ئاو نزیک بوویەوە لە ئاستی بەرزایی ئەم پردە، ئەم بەرزە پردە. بەڵام کوا چ سوودێک لەم ئاوە بیندرا، کوا گلدانەوەی ئەم ئاوە و لە بەنداوەکان سوودی لێ ببیندرێ. من دیسان دەڵێم بەداخەوە ئەگەر کاربەدەستانێک لەم وڵاتە لە خەمی سامانە گشتیەکانی ئەم وڵاتە بانە و لە خەمی داهاتووی نەتەوەیەک بانە، ئاوا نەیان دەهێشت پرۆژەکان بێبەرهەم بن و هەموو کەرتەکانی بازرگانی و کەرتەکانی کشت و کاڵ و کەرتەکانی دیکەش سوودیان لێ دەبیندرا.